بڕیار بۆ ئەمڕۆ شاندی حکوومەت یاریمی کوردستان سەردانی بەغدا بکات سەبارەت بە پرسی موچە بووجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بگەنە ڕێککەوتن و هەروەها بابەتی ناردنی موشەیەک لابکەنەوە بەڵام سبەی شاندەکە دەڕات ئەویش بۆ دڵنیای بوونی شاندەکە و بەرچاوڕوونی زیاترە کۆمەڵێک هۆکاری دیکەش هەن ئەم شاندە لە بەغدا دەتوانێت لە دوای ڕێککەوتنەکان چی بۆ هەرێمی کوردستان دەست بخات و پابندیەکانی بەغدا بەرامبەر بە ماف و شایستەدارایەکانی حکوومەت یاریمی کوردستان چی دەبێت زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لە ستۆدیۆ لەگەڵا بەڕێز سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمە زۆر بەخێر هاتی ئەمە چەندین جارە کە شاندی حکوومەت یاریمی کوردستان سەردانی بەغدا دەکات بۆ دەستەبەرکردنی ماف و شایستەدارایەکانی حکوومەت یاریمی کوردستان دوایم ڕێککەوتنی کە ئەگەر سبەی کرا ئەو کاتە پرسی موچە و بووجە بۆ هەرێمی کوردستان چی لێدێت؟ طبیعی ئەمە دەزانین فترەیەکی دوور و درێژە کە تیمی حکومی یان تیمی وەزاری حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ڕێککەوتنێکی گشتگیر و ئەساسی لەگەڵ حکوومەتی فدرالی دەکا کە کۆتایی بە و گەمارۆیە بینن کە ماوەی 9 ساڵە خراوەتە سەر هەرێم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە کە مافی دەستوری و قانونی خەڵکی هەرێمی کوردستان پێشێل دەکرێت و ژیانێکی زۆر کارەسەدباریان بۆ خەڵکی ئێمە بەجێهێشتووە بۆیە ئێستاش ئەو کۆبوونەوەنە هەر بەردەوا من تا گەشتە ئەو حەدەی مازنە پەسەند کرا ئێستا ئەم دوو وەفدە وزاریە باڵایە کە لەلایەن هەردوو حکوومەتەوە پێک هاتووە کاریان ئەوەیە کە ئالیەتێک دابڕژن بۆ ئەوەی بگەنە کۆنووسێکی هاوبەش لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی بڕگە و مادانەی کە پەیوەستن بە و مادانەی هەرێمی کوردستان لە موازنەی نوێی عێراقدا خەریکی گفتوگۆن و هەموو شتێک تا ئەم چرکێش بە باشی بەڕێوە دەچێت. باشە ڕێککەوتن لەسەر ئەم بابەتانە لە جێبەجێکردنی یاسای بووجەدا بۆ هەرێمی کوردستان چۆن دەبێت ئەبێ هاوکات بێت لەگەڵ جێبەجێکردنی لە وەزارەتی دارایی عێراق دواتر لە هەرێمی کوردستانیش جێبەجێ دەکرێت وەستە بە بڕیاری سەرۆکوەزیرانەوە یا ڕێککەوتنی نێوان زانی خۆی ئەم شتانەی کە لە موازنەدا فەرز کراوە هەندێکیان مافە و هەندێکیشیان التزامە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە لێرەوە حکوومەتی هەرێمی کوردستان یەک ئامادەی تەواوی دەربڕێوە بۆ جێبەجێکردنی تەواوی ئەو داواکاریانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە لە موازنەدا دووەمیان و هەروە ئامادەی دەربڕێوە و کاریش کراوە بە عەمەلی لەسەر ئەوەی تەواوی ئەستۆپاکی و تەواوی ئەم وەکو بڵێ تەسفیە حسابی ماوەی ڕابردوو لەسەر هەموو ئەو بابەتانە بکرێت کە لە موازنەدا هاتووە بۆیە ئەم موازنە زۆر بڕگەی تێدا ئێمە خۆمان دەزانین کە لە حاڵەتێک هات بووە پێشەوە لە ساڵی 2014 بۆ ساڵی 2022 ئەم حاڵەتە وای کرد بوو هەرێمی کوردستان بە شێوەی زیاتر لە 90% پشتی بە داهاتی نەوتی و نانەوتی نێوخۆی هەرێمی بەستە بوو بەڵام بۆ جارێکی تر دوای 9 ساڵ حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێم ڕێک دەکەون مادام ڕێککەوتن ئەم ڕێککەوتنە گشتگیرە تەواوی خەرجیاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە خۆی دەگرێت لەگەڵ تەواوی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەردووکیان لە موازنەی عێراقدا جێ کراوەتەوە بۆیە ئەگەر هەر بە شێوازێکی سەدحیش سەیری بکەین لە موازنەی ساڵی 2021دا بە چەند دێرێکی کەم باس لە ماف و التزاماتی هەرێمی کوردستان کراوە بەڵام لێرەدا لە موازنەدا چەندین مادە هەیە کە بە تەفاسیلەوە باس لە هەرێمی کوردستان ماف و التزاماتەکانی دەکات بۆیە ئەم کۆبوونەوانە بۆ ئەوەیە ئالیەتی جێبەجێکردنی ئەم مادانە کاتە ئەم هەفتەیە پرسی بووجە و موچەیەک لای دەبێتەوە خۆی هەموو شتێکێکلا بووەتەوە یعنی وەکو دیارە کەی دێ و چەند دێ و بڕ و ڕێژە و ئەمانەیەکلا کراوەتەوە مازنە پەسەند کراوە بەڵام هێشتا ڕێنماییەکانی جێبەجێکردنی موازنە پەسەند نەکراوە بە پێی معلوماتی من وەزیری دارایی ڕێنماییەکانی موازنەی بۆ بەڕێ سوودانی سەرۆکوەزیرانی فدرالی ناردووە چاوەڕێی ڕەزامەندی یان پەسەندکردنی سەرۆکوەزیرانی فدرالین لەگەڵ سەرۆکوەزیرانی فدرالی ڕێنماییەکانی پەسەند کرد دەچێتە وەقایعی عێراقی بڵاو دەکرێتەوە ئەبێتە بە یاسا اینجا لەو حاڵەتەشدا هیچ بربەستێک بۆ جێبەجێکردنی موازنە نامێنێت لە زمنیشیدا ماف و التزامات باش هیچ ئەگەرێک هەیە کە پەسەند نەکرێت هیچ بربەستێک هەیە هیچ ئەمانە شتێکی ڕۆتینین کار ئاسانین بۆ جێبەجێکردنی موازنە بە پێچاوانەوە زۆریش تاخیر بووە نەدەبووە تا ئێستاوە خەریکە مانگی هەفتیش کۆتایی بێت تاخیر ببێ بەڵام من پێم وایە هەندێک کێشە لە ڕقەمانە هەبوون کە لە وەقائع بڵاو کرانەوە ئاخرین کۆپی موازنە کە پەسەند کرا لە پەرلەمان لە بەرواری هەفتەی هەفتەوە سەرۆکی کۆمار جارێکی تر تەسحیحات یان ڕاستکردنەوەی هەندێک ئەرقام و مەوزوعی
موازنه لواقع قابل کردەوە کە ڕاستکردنەوەکان تەواو بوو حالیان هیچ بربەستێک نەماوە بۆ ئەوەی ڕێنماییەکان دەربچن و بودجە بچێتە بواری باش هەر ئەمڕۆ وەزیری دارایی ئابووری حکوومەت هەرێمی کوردستان توێتی دوای پەسەندکردنی ئەم بڕیارانە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوەی تر لەمە بەدوا دەبێت داوای موچە لە وەزارەتی دارایی عێراق بکەین کاتەی تر التزامەکە لەسەر هەرێمی کوردستان لا دەچێت و دەکەوێتە سەر حکوومەتی عێراقەوە پێتان وایە تا چەندە پابند دەبێت بەناردنی ئەم بابەتە بەم التزاماتەوە خۆی مەوزوعی موازنە چ موچە بێ چ موازنەی تەشغیلی بێ ئەگەر لە چەند مادەیەکی دەستوریشە تێدا بچین بۆ نمونە لە بڕگەی سێیەمی مادەی 121 دەستورە هاتووە دەبێ حکوومەتی فدرالی لە ئێراداتی فدرالیەوە بڕێک بە پێی ژمارەی دانیشتووە بۆ هەر هەرێمێک یان محافزێک دابنرێت کە بەش ئیدارەدانی خۆی بکە بۆیە ئێستا و پێشووتریش ئەرکی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بودجە هەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی فدرالیدا بووە بەڵام بۆ عێراقێک کە هیچ سیمایەکی فدرالیەتی پێوە دیار نییە بۆ دەوڵەتێکی فدرالی کە ئەنجومەنی فدرالی نییە بۆ وڵاتێکی فدرالی کە ئەنجومەنێکی باڵای محکەمەیەکی باڵای فدرالی دەستوری نییە بۆ هەموو ئەو مادە و دەستوری و قانونیانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان بۆ نمونە نەوت و گاز هێشتا یاسای نییە ئیتر ئێمە لێرەدا هیچ سیمایەکی فیدرالیەت لە عێراقدا نییە بۆی ئەوانیش بە کەیفە خۆیان دێن هەندێک قسەی کە ئەسلەن زۆر جێگای عیب و شوورەییشە لە بەپێی دەستور و یاخود بەپێی فیدرالیەت ئەم قسەیە بکرێت کە بڵێن مادام هەرێمی کوردستان نەوتی خۆی دێنێتە دەرە ئیتر خۆی دەبێ موچەی خۆدا ئەم شتانە لە فیدرالیەتە هیچ پەیوەندیان بەیەکەوە نیە ئەمەش پێم وایە لە غیابی محکەمەیەکی ئتحادی فدرالیەوە هەیە کە بە پێیاسا دروست نەبووە ئەگینا دەبووە لە ڕۆژی یەکەمیش حکوومەتی عێراق موچەی فەرمانبەران لە ئەستۆ بگرێت بەداخەوە ئەم کێشانەیەم بۆ کوردستان دروست کرد بەڵام حالیان دوای 9 ساڵ جارێکی تر ڕێکەوتنێکی گشتگیر کراوە جەنابی سەرۆک وەزیران بەڕێز کاک مەسرۆر هیمەتێکی جدی بەکارهێنا تا بتوانێت ڕێکەوتنێک لەگەل عێراق بکات ئەو ڕێکەوتنە نەوتیە کە ڕنگدانەوەی دەستور و ماف و حقوقی هەرێمی کوردستانی تێدا بێ 9 ساڵ چاوەڕوانی و دانووساندن و هەوڵ و هیمەتی ویست کە قەنەعەت بە حکوومەتی فدرالی بهێنن کە فرۆشتنی نەوت دەستوریە قانونیە دەکرێت بەشدار ببێت لە پێکەوەنانی داهاتەکانی عێراق مشارکە بکات لە زیادکردنی داهاتی عێراق لەگەڵ ئەمەشا دەکرێت فاکتەرێکی باشتر و بەهێزترکردنی پێکەوە ژیانی نێوان تەواوی گەلانی عێراق بێت بۆیە ئەو ڕێکەوتنێک کە لە چواری چوار لەلام جەنابی سەرۆک وەزیران بارزانی و بەڕێز سوودانیەوە واژوو کرا دەستکەوتێکی گەورە بوو لە سایە ئەو دەستکەوتەوە ئیتر موچە لە کاتی خۆی دادێت لە بەغدا و خەرجیاتی تەشغیلیش لە عێراقەوە دابین دەکرێت زۆر باشە ئەو بەرگە و مادانەی یاسای بوجە کە هەم سوودانی 12 بەرگە و مادە تانەی لێدا هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێم کۆمەڵێک لەو مادانێک کە پێوەست بە پشتگیری کوردستان بوو تانەی لێداوە لە دادگای فدرالی بۆی کە لە ئەم بڕیارانە پێداچوونەوەی پێدا بکرێت ئەمە هیچ کاریگەری لەسەر جێبەجێکردنی یاسای بوجە یا ئەو پابندیانی حکوومەتی عێراق بە بوجەوە نابێت خۆی دوو جۆر سکاڵا هەیە ئەو سکاڵانەی کە بەڕێز سوودانیان ئەو تانانەی کە بەڕێز سوودانی لە محکەمەی اتحادی تۆماری کردوون لەگەڵ تانەکەدا داوای ئەمری وەلایی کردووە ئەمری وەلایی ڕادەوەستێ یعنی چۆن من گلەیم لەم مادەیە هەیە شکم هەیە یان پێم وایە دەستوری نییە قانونی نییە ئەم مادەیە حتا ئەمری قەزایی دەدرێت وەلایەن لە ئێستا ڕای بگرن کارپێکردنی ڕابگرێت تا قەرارەکە چ بە پەسەندکردنی چه بە ڕەتکردنەوەی بەڵام جارێ ڕابگیرێت بەڵام ئەو مادانە کێن چین ئەوەی کە بەڕێز سوودانی هیچ پەیوەندی بە موچەی خەڵکی عێراق بە عامەوە نییە نەک تەنها کوردستان پەیوەندی بە خەرجاتی تەشغیلیشەوە نییە بەشێکی زۆری لەسەر نزبەیەکی کەمە کە دەستنیشان کراوە لە موچەی فەرمانبەرانی مەدەنی ببڕدرێت بۆ سندۆقی شوهەدا بەشێکی پەیوەستە بەو مادە مزافانەی کە لە لێژنەی مالیەوە زیاد کراوە بۆیە تەسیری مطلق دوور و نزیک بە کوردستان و بە موچە و ژیانی خەڵکی بەغداشەوە تا ڕادەیەکی بدەتوانین بڵێن نییە ئەوانەی کە حکوومەتی هەرێم سکاڵای تۆمار کردووە پێوەستە بەو مادانە ڕاستە من بە دەقیقی تاکوێستا لە ڕاگەیاندنەکان و لای ئێمەش بڵاو نەکراتەوە کە لە چ بڕگەیەک هەرچەندە جێ تەوەقع ئێمە دەتوانین بزانین کە ئێمە مشکلەمان لەگەڵ چ بڕگەیەکە بوو کە فەرز کراوەتە سەری لە ئەنجومەنی نوێنەران بەڵام
ئەوەی هەرێ تانی یان سکاڵا و شکایەتی هەرمی کوردستان جیا دەکاتەوە لەی سوودانی ئەوەیە ئەمە ئەمری وەلائی لەگەڵ نییە واتە حکوومەتی هەرێم دەڵێ بۆ نمونە من لەم مادەیە گلەیم هەیە داوا دەکەم ڕافز بکرێتەوە کار بە و نەسا بکرێت کە لە حکوومەت چووە بەڵام ئەو نەسەی کە هاتووە کاری پێ بکرێت تا ئەمر قەزاییەکە بۆ دەردەچێت نەک ڕابگیرێ بە حکمی ئەوەی پەیوەستە بە ژیان و موچەی خەڵک حکوومەتی هەرێم داوای ئەمری وەلائی نەکردووە بۆ ئەم بەرگانە باشە زۆر بەڕێز سیپان عزیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.